ما فيه أي هیچ جیاوازیەک هەست پێ ناکەین لە نێوان شوێنی خۆمان و ئێرە. تۆ لێرە وڵاتێکی بەڕێز و خۆشەویستی. کوردەکان لەگەڵمان زۆر باشن. کوردەکان خزمەتیان کردین و کەمپیان بۆ داناین و یارمەتیمان دەدەن. ئەگەر کورد نەبێت ئێمە بۆ کوێ بچین؟ ئاوارەکان پێمان دەڵێن ژیان گرانە، بەڵام ئاسایش گرانترە. لێرە مامەڵی خەڵک زۆر خۆشە و وەک بەغدا نییە. لێرە زۆر ڕێز لە ئافرەت دەگیرێت. ماڵەکەم و گاراجەکەم و خانوەکەم فرۆشت و ئێستا هیچ نییە لە مووسڵ. بیر لە گەڕانەوە بۆ مووسڵ ناکەم. اسمي ياسر علي دنهاش. من ناوم یاسر علی دنهاشە. لە ساڵی 2015 لە پارێزگای ئەنبار قەزای قائیم ئاوارە بووم و هاتمە شەقڵاوە. ماوەی 6 ساڵە لێرەم. بەڕێوبەری قوتابخانەی وەفای ناوەندیم لە شەقڵاوە کە سەر بە نوێنەرایەتی وەزارەتی پەروەردەیە لە هەولێر. ئێمە لە شەقڵاوە دەژین و حەز دەکەین بەردەوام لێرە بمێنینەوە لەبەر ئاسایشی ژیانمان. لە هەمان کاتدا ئیشمان هەیە، ئێمە فەرمانبەرین و سەر بە وەزارەتی پەروەردەین. هەر ئەو ئاسایشەی لێرە هەیە هۆکاریمانەوەمانە. هەروها لەو 6 ساڵەی لێرەین تەنیا مامەڵەی جوانمان بینی لە خەڵکی شەقڵاوە. هەر لەبەر ئەم هۆکارانە حەز دەکەین لێرە بمێنینەوە. لە سەرەتای 2014ەوە کە ڕێژەیەکی زۆر هات، زیاتر لە 31,000 برا عەرەبەکانمان لە شەقڵاوە بوون. ژیان و گوزەرانیان باش بوو بە حکمی ئەوەی کە قایمقامێتی ئێرە ڕۆڵی بەرچاوی بینی لە کەمکردنەوەی کێشە و گرفتەکان بۆ ئەو برا عەرەبانەمان لە سنوورمان. بە بۆچوونی ئێمە تەسەوری 2500 تا 3000 کەسێک دەکەین، ینی وەکو تاک. یاسر و هەزاران خێزانی دیکەی عەرەب کە بەهۆی هێرشەکانی داعش لە ساڵی 2014 لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە ئاوارەی هەرێمی کوردستان بوون. لەم ساڵانەدا خەونەکانیان گۆڕاوە. جاران تەنیا دەیانویست پارێزراو بن، بەڵام ئەمڕۆ هۆکاری جیاوازیان بۆمانەوەی زیاتر لە هەرێمی کوردستان هەیە. سیمای بازاڕ و شوێنە گشتیەکانی شەقڵاوە پشتیوانی قسەکانی یاسرن لەبارەی پێکۆژیان. ئەو شارۆچکەیی زۆرتر لە ماوەی 5 ساڵ ئاوارە عەرەبەکان تێیدا ببوونە زۆرینە و زیاتر لە 31,000 لە دانیشتوانەکەی عەرەبی ئاوارە بوون. لەناو شەقڵاوە لۆ خۆی زۆری لێبوو، تقریبان 4 مەکتەبیان هەبوو، بەڵام لە گوندەکانی دەوروبەرمان دەتوانن بنێ میراوە زیاتر لە دەوروبەرەکان زیاتری لەبەرەوەی هەم وەکو مجەمەعێکەوە هەم مەجموعە ماڵێکیش خانوەکانیان بە هەدیە پێدان بیدایەت تا بەو دوایە هەندێک کریان لێوەردەکەن نەگەنە لە سەرەتا بە بەلاش پێیان دابوون. بەخێر بێن، بەخێر بێن، بەخێر بێن، زۆر بەخێر بێن سەرچاوان. فەرموون تکایە بکوشنە ژوورەوە. والله وضعنا حاليا طيب وزين ئێستا حاڵمان زۆر باشە. ڕێز و چاکە و مامەڵەیان جێگەی پێزانینە. هیچ جیاوازیەک هەست پێ ناکەین لە نێوان شوێنی خۆمان و ئێرە. مامەڵەی خۆش و باش هەیە لەلایەن حکوومەت و هەم لەلایەن خەڵک. تۆ لێرە هاوڵاتیەکی بەڕێز و خۆشەویستی. دراوسەی باش و برای باشن. ڕاستگۆن و متمانە پێکراون هەمویان. دراوسەکانمان و دەوروبەرمان هەموو ئەم تایبەتمەندیە باشانەیان تێدایە. بەڵێ ڕاستگۆیی و متمانە لە هەمووی گرنگتر متمان هەیە. کورد کەسانی زۆر باشن و بەکارت ناهێنن. جاری وا هەیە بەبێ ئەوەی پێیان بڵین خۆیان دێن خزمەتت دەکەن. بۆ نمونە تۆ کرێکی ئەویت. دوای مانگێک و دوان خۆی دێت و کرێکە کەم دەکاتەوە، دەڵێ ئەو پارە زۆرە و بارگرانی بۆ تۆ دروست دەکا.
کوردەکان لەگەڵمان زۆر باشن. ئەگەر کوردەکان نەبوونایە ئێستێمەتان لەسەر شەقامەکان دەبینی. کوردەکان خزمەتیان کردین و کەمپیان بۆ داناین و یارمەتیمان دەدەن. ئەگەر کورد نەبێت ئێمە بۆ کوێ بچین؟ حکوومەت عێراق ئێمەی نەگرتە خۆی. لە ساڵی 2014 وەک پەنابەر لە مووسڵەواتمە کوردستان بەر لەوەی داعش بێت مووسڵم بەجێش من و براکانم کە ئیشی فیتەری دەکەی ناتینە کوردستان من فیتەرێکی کۆنم لە مووسڵ و سپاس بۆ خوا لێرە کار باشە و خەڵک زۆر ڕێزم دەگرن زۆر مرتاحم لێرە ئێمە یەکەم جار عەرەبین و دووەمیش پەنابەرین بۆیە خەڵک ڕێزمان دەگرن. لێرە مامەڵی خەڵک زۆر خۆشە وەک بەغدا نییە لێرە زۆر ڕێز لە ئافرەت دەگیرێت بەڵام لە بەغدا ئەگەر ئافرەتێک هەندێک گرنگی بەخۆی بدات قسەی لەسەر دەکەت لێرە هەرچی دەکەیت خۆتی تو کەس حەقی نییە بەسەرتەوە. بە پێچەوانەی ئاوارەکانی دیکەوە عەرەبە ئاوارەکان ڕێژەیەکی کەمیان لە نێو کەمپدا دەژین لە پارێزگای هەولێر ژمارەی خێزانە عەرەبەکان 55,000 خێزانە کە تەنیا 28,895 خێزانیان لە کەمپدا دەژین. لە پارێزگای سلێمانی 25,412 خێزانی ئاواری عەرەب هەن تەنیا 311 خێزانیان لە کەمپدا دەژین. لە پارێزگای دهۆک 7,721 خێزانی عەرەب هەن کە لە 95 لە دەرەوەی کەمپ دەژین واتە کۆی گشتی خێزانە عەرەبە ئاوارەکانی هەرێمی کوردستان 88,653 خێزانە. بەپێی ڕووپێوی ناوەندی هاوبەشی هاو ئاهەنگی قەیرانەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە 140 ئاوارە نێوخۆیەکانی عێراق لە هەرێمی کوردستان عەرەبی سوننن. لەو ڕێژەیەش لە 114 لە پارێزگای سەلاحەدین، لە 113 لە پارێزگای بەغدا، لە 108 لە پارێزگای نینەوەەوە ئاوارە بوون. ئاوارە عەرەبەکان لە هەرێمی کوردستان خاوەنی هەمانە و مافانن کە هاوڵاتیەکی کورد هەیەی. تەنانە حکوومەتی هەرێمی کوردستان دەرگای تۆماری زەوی و خانوبەرەشی بۆ خسوونەتە سەر پشت دەتوانن ببنە خاوەنی خان و زەوی خۆیان. هەر هاوڵاتیەکی عێراقی ئیتر لە هەر ڕەگەزێک بێ و لە هەر نەتەوەیەک بێ مافی ئەوەی هەیەکەوە خان و یان شوقا یان زەوی بۆ خۆی بکڕێت. تەنها مەرج ئەوەیەکەوە هەڵگری ڕەگەزنامەی عێراقی بێت. زیاتر ئەوەی کە دەیکڕن خانووە لەبەر ئەوەی بە مەبەستی نیشتەجێبوون دێن نیشتەجێ دەبن ڕەنگە لە سنووری خۆیان وان لە پارێزگاکەی خۆیان ئەو ئەمانە نەبینەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و هەست بەوە دەکەن کەوە یاسا بەرقرارە لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا هەرێمی کوردستان باوەڕی بە پێکەوە ژیانی هەموو ئاین و نەتەوەکان هەیە لەبەر ئەوە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان. ئەمە یەکێک لە شارەدەیەکانی سەر بە شەقڵاوەیە و نیوەی دانیشتوانەکەی عەرەبی ئاوارن. خەڵکی کوردستان بەوە ناسراون کە لە پێناوی پاراستنی تابلۆی پێکەوە ژیاندا ئازارەکانی ڕابردووی خۆیان بێدەنگ دەکەن. هەرەوە ژوای کردووە ئێستا دەیان حاڵەتی ژن و ژنخوازی لە نێوان ئاوارە عەرەبەکان و کوردی خانە خوێ دروست بوون. ماوەی ئەو چەند ساڵە لە شەقڵاوە و دەوروبەری و گوندەکانی زیاتر لە 89 تا 100 حاڵەتێکی ژنخوازی دروست بووە لە سنووری ئێمە. یان ئێستا حاڵەتێکی اجتماعی زۆر بەرزتر و جوانتر و پیرۆستر دروست بە لە نێوان برا عەرەبەکانمان و دانیشتوانی سنوورمان. يعني هذه ئەوە نیعمەتێکە لە پەیوەندی نێوان کورد و عەرەب. هەر ئەوە شوا دەکات زمانی یەکتر فێر ببین. ئەمە دەڵێن میێوانن بەڵام خۆیان بە خان و خۆ دەزانین وەکو خەڵکی خۆمان حسابمان بۆ کردوون لە شەقڵاوە. باشترین بەڵگەشت بۆ قسەکانی من مەقبەرەیەکێ لێرە پێدەنن مەقبەرەی زەیتون زیاتر لە 300-400 جەنازەکانی وان ئێستا لە شەقڵاوە نێژراون. بەپێی دوایین ئاماری ناوەندی هاوبەشی هاو ئاهەنگی قەیرانەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەرێمی کوردستان 925,532 ئاوارە و پەنابەری لە خۆ گرتووە. لەو ژمارەیەش 664,561 کەس ئاواری ناوخۆن و
241,190 پەنابەری سووری و 8,450 پەنابەری تورکی و 10,510 کەس پەنابەری ئێرانی و 738 پەنابەری فەلەستینی، هەروەها 83 کەس لە پەنابەری جۆراوجۆر لەخۆ دەگرێ. زۆربەی ئاوارە و پەنابەرەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ دەژین. لە کاتێکدا تەنیا لە 30 لەوانە لەنێو کەمپەکاندا دەژین کە ژمارەیان 36 کەمپە. لە 41 ئاوارە و پەنابەران لە پارێزگای هەولێرەژین، لە 140 لە پارێزگای دهۆک، لە 190 لە پارێزگای سلێمانی دەژین. حکوومەتی بەغدا ماوەی چەند ساڵێکە لە ڕێگای جۆراوجۆرەوە فشار لە ئاوارە و پەنابەرانی عەرەب دەکا بگەڕێنەوە ناوچەکانیان. تەنانەت هەندێک جار پەنایان بۆ کارتی موچەبڕینیش کردووە. الذئب لا يرحم الراعي. گورگ ڕەحم بە شوان ناکات. ئێستا نە خزمەتگوزاری هەیە، نە خوێندن و نە پزیشک و هیچ نییە. بڕۆینەوە لەوێ چی بکەین؟ بۆ فشارمان دەخرێتە سەر تا بگەڕێینەوە. با حکوومەت خزمەتگوزاریەکان دابین بکە، داخوازی خەڵک بەجێ بێنێ. ئاواتە خوازین پارێزگاکانی ئێمە وەک هەولێر بن. کاتێکە تەلەفۆنمان بۆ دەکەن و دەپرسن هەولێر چۆنە، کە بۆیان باس دەکەین ئەوان دێن و تووشی شۆک دەبن لە کارەبا و خزمەتگوزاری و مامەڵەکردن کە دەگەیتە بازگەکان هەست بەڕێز دەکەیت. سوکایەتیت پێ ناکەن. من تاکو ئێستا لێرە تەنیا ڕێزم بینیوە. جاری وا هەیە لە فەرمانگەکان دەمخەنە پێش خەڵکی دیکەوە. دەبێت ئەمانە باس بکرێن و ئەمانە ڕاستین. بیر ناکەمەوە بگەڕێمەوە بۆ مووسڵ، چونکە من ماڵەکەم و گاراجەکەم و خانووەکەم فرۆشتو و ئێستا هیچ شتێکم نییە لە مووسڵ. لێرە ئاسایش و ڕێز و کار زۆر باشە. هاتن و چون زۆر باشە و کەس لێمان ناپرسێ بۆ کوێ دەچین و زۆر مرتاحین. ئێمە پەیوەستین بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق. هەر کات فەرمان دەربچێت بۆ گەڕانەوەمان، ناچارین بگەڕێینەوە ناوچەکانی خۆمان. بەڵام مادام دەرفەتماوە لێرە لە شەقلاوە، تاوەکو ئەو دەرفەتە بمێنێ لێرە دەبێنی. من ناگەڕێمەوە بۆ مووسڵ و لەو کاتەشەوە نەچوومەتەوە. ئەوانەی لە کەم دەژین دەست بەستراون و کێ دەوێرێ بڕواتەوە. تەنانەت ئافرەتەکانیشدا دەبەزێن و سوکایەتیان پێدەکەن. ئەوەی شەهید بوو شەهید بوو، ئەوەی بەرەڵای کەمپەکان بووە و بەرەڵا کراوە. هیچ چارەنووسمان نییە. بەڵێ ئێمە هیچ چارەنووسێکمان نییە. لە دۆخێکی ماندووی داین. حەز ناکەم بگەڕێمەوە بۆ بەغدا. ڕاستە من 25 ساڵ لەوێ ژیاوم، بەڵام ئێرەم زۆر پێخۆشترە و ئاسوودەم. کەشوهەوا خۆشە و بەغدا زۆر گەرمە و ئەوەی کە دێت بۆ ئێرە ئاسوودە دەبێت. لێرە ژمارێکی زۆر هاوڕێی کوردم هەیە، بەڵام هاوڕێی عەرەبم زۆرترن. لەم بازاڕەش ئەوانەی کار دەکەن ژمارەی عەرەبەکان زۆرترن لە ژمارەی کورد، چونکە عەرەب زۆر دێن بۆ کار. وەزارەتی کۆچبەران هیچ فشارێکی ئەوانی لەسەر چ ئاوارێک، هەر ئاوارێک بڵێن حۆڕە، ئەگە بەرازی بین خۆی بێتن تەڵابێک بداتە محافەڵە قای مقام، بڵێن ناحیە بداتە ئێمە، زۆر ئیجراعاتی تەسهیلمان بۆ کرد کە بگرێتەوە ئەوەش کە بەرازی بین خۆی هیچ دەختێک نییە، نە لەسەر وەزارەتی کۆچبەران، نە لەسەر ئیداری محافەڵە، ئەوانەی کە حالیان ئاوارە بوونە کە بەدەخت ئیجباریان کەن یان تعدا بێتە کرد کە بگەڕێتەوە. ئەوە هیچ نەبووە حتا ئێستاش، حتا ئەم دەقەیەش. مناڵەکانم بۆ هەمیشە حەز دەکەن لێرە بژین. ئەمە ڕاستیە. داواکارین لێرە مۆڵەتی مانەوەمان لە ساڵێکەوە بۆ 2 ساڵ زیاد بکرێت، چکە لێرە ساڵ بەلای ئێمەوە بۆتە مانگێک. ماوەکە زۆر کەمە و داواکارین بۆمان بکرێ بە 2 ساڵ و بە 3 ساڵ. ئەگەر بەدەست مناڵەکانم بێت حەز دەکەن بۆ هەتایە لێرە بمێنەوە و ژیان بەسەربەر. ڕۆژی 12 ئازاری ئەم ساڵ وەزیری کۆچبەرانی عێراق سەردانی ئاوارەکانی پارێزگای سلێمانی کرد و جارێکی دیکە خواستی حکوومەت و وەزارەتەکەی بۆ گەڕاندنەوەی ئاوارەکان دووپات کردەوە.
وەزارەتەکە تاوەکو ئێستا 47 کەمپی ئاوارەکانی لە هەموو عێراق داخستووە و لەو چوارچێوەیەشدا نزیکەی 66,000 خێزان گەڕێنراونەتەوە. بەڵام وەکە ئاوارەکانی هەرێمی کوردستان باسی دەکەن بەشێک لەوانەی گەڕێنراونەتەوە ناوچەکانی خۆیان هەست بە پەشیمانیەکی زۆر دەکەن، چونکە پێیان وایە دەستخەڕۆ کراون و خزمەت گوزاریە سەرەتاییەکانی کارەبا و ئاو و ڕێکەوبان و نەخۆشخانە و خوێندن هێندە لاواز و بێکەڵکن، ناتوانن وەڵامی پێویستیەکانی ژیانیان بدەنەوە. أغلب العوائل اللي رجعت زۆربەی ئەوانەی گەڕانەوە بەڕاستی پەشیمانن. ئەگەر دەسەڵاتیان هەبێت و ڕاژیان بۆ بگوازرێتەوە دەگەڕێنەوە بۆ کوردستان، چونکە کاتێک گەڕانەوە شوێنی خۆیان و خراپی خزمەتگوزاری و کارەبا و ئاویان بینی تووشی شۆک بوون، بۆیە زۆربیان پەشیمانن. مثل عندك محافظة الأنبار بۆ نمونە لە ئەمبار هەندێک ئارامی دروست بوو خەڵکەکە گەڕانەوە، بەڵام لە تەکریت و مووسڵ خەڵک سکاڵا لە خزمەتگوزاری و ئاسایش دەکەن. بۆیە من پێم وانە ئێستا گەڕانەوە کارێکی باش بێت. تاوەکو ئێستاش خەڵک سکاڵای لە کارەبا و ئاو ڕێگەوبان هەیە. ئێستا کاتێک سەردانیە و ناوچانە دەکەینەوە بە چاوی خۆمان دەبینین کە گلەیی زۆر هەیە لە کارەبا و ئاو و نەخۆشخانە. ئەو خەڵکە هەموو هیلاکن و هیچی نوێ نییە، گۆڕانێک ڕووی نەداوە. وام لێ بکە تاکوبی لە گەڕانەوە بکەمەوە. لە کوردستان ئێمە جیاوازی نابینین، ئەمە شیعەیە و ئەمە سونەیە و ئەمە فڵانە، ئەم شانە لە کوردستان نییە. هەمومان لەسەر یەک یاسا دەڕۆین و هەموو ڕێز لە یاسا دەگرین. ئەو یاسایش لەسەر کوڕی گەورە و بچووک و فەقیر و هەرژار فەرزکرا یاسایەکی باشە. ئەمە وڵاتە، ئەگەر یاسا تەنیا لەسەر لاوازەکان فەرز بکرێت دەمە دەوڵەت نییە. لە شوێنەکانی دیکە وایە، بەڵام لێرە یاسا بۆ هەموو کەسێکە. لێرە ڕۆشنبیری و ئازادی زۆرترە و لە بەغدا ئەم شتانە بەدی ناکەیت. بەغدا هەندێک ناوچەی تونترە لێرە ئازادی باشدراوە بە خەڵک، لێرە ڕێز لە ئافرەت دەگرن، بەڵام لە بەغداوان نییە. دۆخی ئەمنی زۆر باشە، تونند و تۆڵیەک هەیە لە ئاسایش لە سلێمانی، بەڵام لە بەغداوان نییە. دەبیستم تەقینەوە و ماڵڕووخاندن هەیە، بەڵام لێرە شتەکان وانین. پاسەوانی لێرە زۆر باشە، هێزەکانی ئاسایش 24 کاژێر کار دەکەن و چاوکراون. لە بەغداوان نییە، دۆخەکەیان فەرامۆش کردووە. هەرێمی کوردستان تەنیا چەتری داڵدەدانی پێکهاتە و نەتەوە جیاوازەکانی عێراق نییە، بەڵکو ڕووگەی ئەو لێ قەوماوە کوردانەشە کە لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە بەهۆی زەبر و زەنگی سیاسەتی نەتەوەی و تایفیەوە هەڵکەندراون بە پێی بەدواداچوونی ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان. تەنیا لە ماوەی ساڵانی 2016 تاوەکو 2020 زیاتر لە 4,000 خێزانی کورد لە قەزای خانەقینەوە بەرەو باشووری کوردستان ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە، واتە دەستبەرداری خاک و ئاو زێدی با و باپیرانیان بوون لە پێناوی پاراستنی گیانی خۆیاندا. ئاوارەکان پێمان دەڵێن ژیان گرانە، بەڵام ئاسایش گرانترە. بڕیارە ڕۆژی دەی تشرینی یەکەمی 2021 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێ، هەرچەندە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە هەموو ئاسانکاریەکیان بۆ ئاوارەکان کردووە تاوەکو بەشداری دەنگدان بکەن، بەڵام بەهۆی ناکۆچیە سیاسی و مەزهەبیەکان لەلایەک و ڕەوشیدا تەپیوی خزمەتگوزاری ناوچەکانیانەوە هیوایە زۆر لەسەر ئەو هەڵبژاردنە هەڵناچرن. لە بدایەتی مانجی 2021ەوە ئمە دەستمان کرد بە پرۆسەی بایۆمەتری بۆ هەموو دەنگدەران، چگە دەنگدەرانی شاری هەولێر بێ یان خود دەنگدەرانی نازەحین بێتن. ئێمە وەک نازەح 4 پارێزگامان هەیە کە بۆیان هەیە دەنگدەرەکانیان لێرە دەنگ بدەن بۆ پارێزگای خۆیان. ئەوانیش دەنگدەرەکانی پارێزگای نینەوە، مووسڵ و کەرکووک و ئەمبار و سڵاحەدین بەمەرجێک بایۆمەتریان لە شاری هەولێر کرد بێ و حەسڕیان بۆ کرابێت کە ئەوانیش نزیکەی 30,000 دەنگدەری نازەح لێرە بایۆمەتری و حەسڕیان بۆ کردوونە و لە ڕۆژی هەڵبژاردن لە نزیکترین شوێنی نیشتەجێیان مەحەپات و مەراکز ئیختراعیان بۆ دەکەینەوە، دەتوان لێرە دەنگ بدەن بۆ پارێزگایەکانی خۆیان.
والله حسب الخبرات السابقة بەپێی ئەو ئەزمونەی هەمانە لە حکوومەت و حیزبە کۆنەکان هیچ شتێک ناگۆڕن چونکە هەمان حیزبن و هەمان دەموچاون هیچ شتێکیان پێ ناگۆڕن. بەغدا ماڵەکانمان بۆ بگەڕێنێتەوە، کوڕەکانمان لە زیندان ئازاد بکات، ئاسایشمان بۆ دابین بکات. چارەنووسیە منداڵانە چییە؟ چارەنووسیان هەیە؟ ئەوەی لە کەم دەژی وەکو سیسرگ وایە و حکوومەت لێمان ناپرسێتەوە. ئاوی پیس دەخۆینەوە و تینومانە و برسیمانە و لەم بیابانە جیان هێشتوین. بەڕاستی هیوادارین دەنگدان شتەکان بگۆڕێ چونکە دۆخی ئێستا دڵخۆشکرد نییە. داوا لە خۆی گەورە دەکەین دۆخەکە بۆ باشتر بگۆڕێ. دەنگدان بەرەو پێشەوەمان ببا و خەڵکانێک بهێنێ کە خزمەتی ئەم میلەت و وڵاتە بکەن. ئێمە چیمان دەوێت؟ سەرکردە و پارت و هێزە سیاسیەکان بەردەوام و لە هەموو قۆناغەکاندا دروشمی برایەتی کورد و عەرەب و پێکەوە ژیان و وڵاتی هاوبەش دووبارە دەکەنەوە. ئەمڕۆ شەقام و شوێنە گەشتیەکانی هەرێمی کوردستان بە کردەی ئەو دروشمانە پیشان دەدەن. بەڵام وا دەردەکەوێ شەقامەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەهۆی لێکەوتە قورسەکانی سیاسەتی تائیفیەوە توانای لە ئامێزگرتنی ئەم جۆرە وێنانیان نەمابێت.